ڕوبەڕووبوونەوەکانی سوپای عێراق و داعش لە باکووری شاری بەغدا بەردەوامە و مەترسیەکان ڕوویان لە پایتەختە دێرینەکەی عێراق کردووە. سعد معەن و تەبێژی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی بەغدا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئەنجامی ئۆپەراسیۆنیەکی هێزە سەربازی و ئەمنیەکانی ڕاگەیاند ووتی لە چەند ناوچەیەکی دەوروبەری شاری بەغدا هێزەکانی سوپای عێراق ڕوبەڕووی چەکدارانی داعش بوونەتەوە و توانیویانە زیاتر لە 40 چەکداری داعش بکوژن و ژمارەیەکیشان لێ بەدیل بگرن. ئەم کۆنگرە ڕۆژنامەوانەی و تەبێژی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی بەغدا لە کاتێکدایە کە وەزارەتی ناوخۆی بەغدا ئەو هەواڵانەی ڕەت کردەوە کە شەڕ و پێکەدەن لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی ڕوویدابێ. پێشتر و تەبێژی ئۆپەراسیۆنەکانی بەغدا ئەوەشی ڕوون کردەوە کە چەکدارەکانی داعش هەوڵ دەدەن ئەو گەماڕۆیە بشکێنن کە سوپای عێراق لە شاری فەلوجە خچوێتێ سەریان و بەرەو گوندە دوورەدەستەکانی بەغدا کشاون. شاری فەلوجە دەکەوێتە دووری 6 کیلۆمەتری باکووری شاری بەغداوە و بە یەکێک لە پێگە گرنگەکانی ئیسلامیە جیهادیەکانی عێراقدا دەنرێت و لە ساڵی 2003دا شەڕێکی قورس لە نێوان چەکدارانی قاعیدە و سوپای ئەمریکا لەو شارەدا ڕوویدا کە هەزاران کەس تێیدا بوونە قوربانی و وێرانەیەکی زۆریشی لێکەوتەوە. ئەو شەڕە بە شەڕی فەلوجە ناوی دەرکردووە. نزیکبوونەوەی چەکدارەکانی داعش لە شاری بەغدا لە کاتێکدایە کە پاش کۆنتڕۆڵکردنی پارێزگای موسڵ و شاری تکریت ئەبوبەکر بەغدادی ڕایگەیاندبوو کە بەرەو بەغدا هێرش دەبن. ترس و دڵڕاوچێ دانیشتوانی بەغدای گرتووەتەوە کە تاکوی ئێستا دیمەنی کوشتار و خەڵک سەربڕینەکانی شەڕە تایفیەکەی 2006یان بیر نەچۆتەوە کە لە ئەنجامی تەقاندنەوەی هەردوو مەزارە پیرۆزەکەی سامەراوە لە نێوان شیعە و سوننە هاتە ئاراوە و شاری بەغدای کردە شاری تەرمەکان. سەرچاوەکانی هەواڵباز لەوە دەکەن کە خەڵکی بەغدا لە ترسی دووبارەبوونەوەی شەڕی تایفی شارەکان بەجێ دەهێڵن و ڕوو لە ناوچە ئارەمەکانی عێراق دەکەن بە تایبەتی هەرێمی کوردستان کە بلیتی گەشتی فڕۆکەکانی نێوان ئەو شارە و هەرێمەکە بۆ چەند مانگێکی دیکەش بەرناکەون. هەڵگیرساندنی شەڕی تایفی و مەترسی گەیشتنی ئەو شەڕە بە شاری بەغدای سوننە و شیعانشینی ئەو وڵاتە نەک هەر خەڵکی عێراقی دووچاری نیگەرانی کردووە بەڵکو وڵاتانی دراوسێژ لە بارودۆخەکە مەترسیان هەیە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکوەزیری تورکیا لە میانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی داوتی ئەوەی لە موسڵ ڕوویدا دەرگای شەڕێکی تایفی لە هەموو عێراق کردوتەوە و مەترسی بۆ سەر ئاسایشی ناوچەکەش هەیە. لە کاتێکدا سوپای عێراق بەرامبەر چەکدارانی داعش لە پارێزگای موسڵ و سەلاحەدین هەڵاتن و چەکەکانیان فرێدا گومان چووە سەر ئەوەی کە ئایا سوپای عێراق بەرگری لە پایتەختەکەی پێدەکرێت یاخودنا. ڕەنگە هەر وەڵامی ئەم پرسیارە ژوای لە مەرجەعەکانی شیعە کردبێ داوای چەکداربوونی گشتی بکەن و پاڵی بە باڵوێزخانەی وڵاتانی شەوە نابێت کە کارەکانیان لە بەغدا سنووردار بکەن یاخود باڵوێزخانەکانیان دابخەن.